بۆ زستان نەوتان حاضر کردووە؟ والله نەوەڵە لەکوێ حازرکەین کاکە بەچی حازریکەی بە گران هەیە خۆ کەس بۆی ناکڕێت دەبە حالیان سەیری ناو سیارەکەکە دەبە یەکەم کرد هەموو دەبە یەکە ئەوە دبی نەوتە لێرە باشە بۆچی لە شارەکانی تری عێراق نەوت بە 800,000 و 90,000 بەڵام ئەبینی لە هەرێمی کوردستان بە 150,000 تۆیەکی هاوڵاتی کڕی. کاکە گیان ئەمانە هەموو تجارت بەسەر میلەتە داماوەوە کە نام فەقیر و هەژارە و خۆ دەوڵەمانکردنە بەسەر هەژارەوە و خۆ هیچ چاریان چارە هەیە چی بکەین چۆن ئەم کێشەیە حەلکەینەوە سەرما دەست پێکات حالێن ئێستا سەرما دەستی پێ کردو بەڵام لە زستانایتر سەخترە والله ڕۆڵەیان ئەو کێشەیە مەگەر خوا خۆی حەلێکا گینام بە هیچ حەل نابێ بۆ ئەمانە هەر دوو کەس قسە کا دەچێتە سەر جا دەڵێ من دەستی لە پشتەوەیە ئەمە وایە ئەمەوە مەگەر لە کاتی هەڵبژاردنە نەیانەوت حکومەتی هاوڵاتیە ئەی ئێستاوە هاوڵاتی پێویستی بەنەوتە ئێوە چەندێک نەوتان وەرنەگرتووە لە حکومەت یان لە 3 ساڵە یەک بەرمیل نەوتمان دیوە یەک بێت تۆ کاتی هەڵبژاردن حساب مەکە و کاتی هەڵبژاردن قسەی بریق و باقەکەن بۆ خەڵکە و دەستی خەڵکە بڕن و بۆی ئینا من شخصی خۆم هەتا ماوم بیست حکومەتی کە لە کوردستانە تەشکیل بێ من دەنگی پێ نایەم تێرمان خوارد لەوەزە باشە بۆچی ئێستا خەڵک وای لێ تۆ ئاوات بە حکومەتی بەعزە خوازێ یان ئاوات بە حکومەتی عێراقیە خوازێ کە لە ژێر دەستی ئەوانە بووە لە کاتێکە خۆمان خاوەنی خۆمانی کورد من تۆ کوڕی منی ئێوە وەکو کوڕی من وا من تەمەنمە ئێوە کوڕم هەیە وەکو تەمەنی ئێوە حکومەتی عێراقی لە زاخۆوە هەتا هەورامان بە یەک چاوسەی لێ کرد ئێمە هەڵەبجەی بووین لە هەڵەبجە ژیاوین کە مەسەلەن لە سنووریمان بە ئێرانەوە بووە و شۆڕشیشی تیا بوو زۆر جاریش شوێنێکی محەڕەمە بووە بەس حکوومەتی عێراقی نەیهێشتە ڕۆژێک نەنەوتمان لێ ببڕێ نەخواردنمان لێ ببڕێ نەمەعاشمان لێ بڕێ من باوکی مناڵەکانم مامۆستا بوو بە قورعان بە تیاری هەلیکۆپتەر ماشەکەی نەر لە هەڵەبجەی نیشتەوە تەوزیعیان نەکرد ئەمان لەگەڵ یەک گورە ورپەیا بێ لێرە بانقەکان بەتاڵەکەن پاریتیان نایڵن چێرمان خوارد لەوەزە ئەوە حکوومەتی کوردی ئەوەی کە چەپڵەمان بۆ لیا و کە تا لە دەرەوە بوون ئەگەر دوونانمان بۆ نانێکمانەیە بەوان بیخۆن لە بنزینی شاوایە ئێستا بنزین لە حکوومەتی عێراقیە بە 450 لێرە بە 600 ئەرێ وەڵا جا ئەو حکوومەتی عێراقی هەرچۆنێک بێ باشترە میلەت بەڕێوە بە بەس ئەمان هەرگیرفان پڕەکە لە کاتی ئەو کاتی کە باش خرای سەر کارتی موبایل لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو ڕاستەخۆ لێرە تەطبیق کرا یەکسەر بوو بە 6,000 باشە بۆ لەوە تەطبیقیەکەن یاساکە تەطبیقکەن لە هەرزانی سوتەمەنیەکە تەطبیقی ناکەن کوڕە گەورەکەم ئەمان حکوومەتی هەر بێنن بیانەینێ حکوومەتیەوە نین کە میلەت بەرن بەڕێوە وەڵا لە بەغا شتێک دەرچێمان لێرە تەنفیزیەکەن دەحەزەک بەڵێ ئەوە دەبا ئەوە لە بەغا هەموو شتێ هەرزان بێ باشت زۆر بێ بزانەمان تەنفیزیەکەن نا